خدا من کاپتن مهدی راهنەری مەلەوانی لە پەیمانگای کلیڤەر هاتوون دەستەی دەورەیەکی مەلەوانیمان دەست پێ کردووە. دەورەی مەلەوانیەکەمان لە 24 ڕۆژایە. ئێمە ئەتین بە سوورەتی ئاکادمی مەلەی کراڵسینەیە مەلەی باسکەیان فێر دەکەین، ینی بە تازەترین شێوازێکی زۆر ئوسوڵی و قانونی فێریان دەکەین. دوای ئەوە ئەچینە سەر مەلەی خۆرپۆق یا مەلەی سەدر، ئەویشیان بە تازەترین شێواز ینی بە شێوازێکی زۆر ئاکادمی فێریان دەکەین و ئینشاءڵڵا لە خزمەتتان نابین. بەنای خدای بەخشندە و میهرەبان، دایک و باوکانی ڕێزدار، پەیمانگا ناوازەکەی کلیڤەر بۆ ئەم ساڵیش هاوشەوەی ساڵانی ڕابردوو خولی تەکنیکەکانی مەلەوانی کردوتەوە کە پێک هاتووە لە چۆنیەتی فێربوونی تەکنیکەکانی مەلەوانی بە شێوەیەکی ئەکادمی لە ڕێگای ڕاهێنەری خەوان بڕوانامەی ئاکادمی بە شێوەیەکی زانستی. خولانی ساڵانی ڕابردوومان شاهێدی ئەوەن کە خولەکانی پەیمانگای کلیڤەر تەنها خولی بەسەربردنی کات و چێژوەگرتن نین، بەڵکو خولی فێربوونن. بەو پێی لە ساڵانی ڕابردوودا ئێمە لە ڕێژەی 58 قوتابی کە ساڵی ڕابردوو بەشداری خولەکەیان کردووە، 57 قوتابیمان بە تەواوی فێرە تەکنیکەکانی مەلەوانی بوون بە شێوەیەکی ئەکادمی. بۆ ئەم ساڵیش پەیمانگایەکەمان هاوشێوەی ساڵانی ڕابردوو هەمان خولی کردوێتەوە کە لە ڕێگای ڕاهێنەری خەوان بڕوانامەی ئاکادمی بە شێوەی ئاکادمی قوتابیان فێری تەکنیکەکانی مەلەوانی دەکەین. هاوشێوەی تەکنیکەکانی چۆنیەتی هەناسەدان لە ژێر ئا و چۆنیەتی وەستان لەسەر ئا و تەکنیکەکانی باسکەمەلە و تەکنیکەکانی پشتەمەلە کە بە شێوەی ئاکادمی فێر دەکرێن لە ڕێگای ڕاهێنەری ئاکادمیەوە لە ماوەی 24 جەلسەی مەلەوانی دەکات بۆ ماوەی 2 مانگ بەردەوام دەبێت.